سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر شارە جیاوازەکانی کوردستان، چۆڵکردنی پادگانی سوپای پاسداران لە شارستانی پیرانشار، بەیاننامەی چالاکانی مەدەنی و سیاسی کوردستان سەبارەت بە یەکڕێزی لایەنە سیاسیەکان، بەرزبوونەوەی ئاستی زیانەکانی ڕژیم بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل و هشداری ئەمنیەتی فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئامریکا بە هاوڵاتیانی مەدەنی ئێران. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر شارە جیاوازەکانی کوردستان. بەپێی هەواڵی گەیشتوو، هێرشە هەواییە هاوبەشەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر بنکە و پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە هێندێک شار و ناوچەی کوردستان بەردەوامە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان، لە ماوەی ئەم هێرشانەدا ژمارەیەک پێگە و ناوەندە سەربازیەکانی ڕژیم لە ناوچەکانی وەک قەسری شیرین، سەرپۆلی زەهاو، ڕەوانسەر، سەحنە و خوڕەم ئاوا کراونەتە ئامانج. هەروەها لە شاری پاوە هەنگی مەرزی هێرشی ئاسمانی کراوەتە سەر و تەقینەوەکان لە چەند ناوچەی ئەو شارە بیسراوە. شایانی باسە کە ئەم هێرشانە لە کاتێکدا بەردەوامە کە هێزەکانی ئامریکا و ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا چەندین پێگە و دامەزراوەی سەربازی کۆماری ئیسلامیان لە ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان کردووەتە ئامانج و کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم وازیان لە کارەکەیان هێناوە. چۆڵکردنی پادگانەکانی سوپای پاسداران لە شارستانی پیرانشار. بەپێی هەواڵی گەیشتوو، پادگانی سوپای پاسداران لە شارستانی پیرانشار هەڵکەوتووە لە دەوروبەری فەڵەکەی سەدووقی چۆڵکراوە و هێزەکانی ئەو پادگانە بۆ چەند شوێنێکی ناوشار گواستراونەتەوە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان، پێرسنل و فەرماندەکانی سوپای پاسداران پاش چۆڵکردنی پادگانەکە گواستراونەتەوە بۆ مزگەوتی گشتی شارستانی پیرانشار لە شەقامی ئازادی و قودس. هەروەها بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاو کراونەتەوە، ژمارەیەکی دیکە لە هێزەکان بۆ چەند شوێنێکی دیکەی شار لەوانە هۆڵی 2000 ببورن، هۆڵی 2000 کەسی ستادیۆمی پیرانشار، هۆڵی وەرزشی حیجاب و هەروەها قوتابخانەیەکی شەوانە ڕاگوێزراون. مانگرتنی دوو بەندکراوی سیاسی لە زیندانی دیزڵاباد لە کرماشان. بەپێی دوایین زانیاریەکان، دوو بەندکراوی سیاسی لە زیندانی دیزڵاباد لە شاری کرماشان بە ناوەکانی کەیومەرز واعیزی و مەهدی باقری تشت بە هەڵسە و کۆتی هێزە ئەمنیەکانمانیان لە خواردن گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەم دوو بەندکراوە کە یەکێکیان مامۆستایە، تشت بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکانیان و هەروەها دەستێوەردانی هێزە ئەمنیەکان لە ڕەوتی دادگایی کردنیان مانگرتنەکەیان دەست پێ کردووە و هەروەها جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی کۆتایی هاتنی گۆشاری هێزە ئەمنیەکان درێژە بە مانگرتنەکەیان دەدەن. هەروەها دامەزراوەکانی پەیوەندیدار بە مافەکانی مرۆڤ داوایان لە ڕژیم کردووە کە ماف و تەندروستی ئەم دوو بەندکراوە بپارێزن و کۆتایی بە دەستێوەردانەکانی ئەمنی لەسەر دۆسیەکانی ئەو دوو بەندکراوە بهێنن. بەیاننامەی چالاکانی مەدەنی و سیاسی کوردستان سەبارەت بە یەکڕێزی لایەنە سیاسیەکان. بەپێی هەواڵی گەیشتوو، ژمارەیەک لە چالاکوانانی سیاسی، مەدەنی و مافی مرۆڤی کوردستان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لەژێر ناوی بە ناوی ئازادی بۆ یەکسانی و دادپەروەری داوای یەکڕێزی هێزە و لایەنە سیاسیەکانیان کرد. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە کۆمەڵگای کوردستان لە قۆناغێکی هەستیاردا دەژی و بۆ تێپەڕاندنی هەلومەرجە سەختەکان و گەیشتن بە داهاتوویەکی ئازاد، پێویستی بە هاوکاری و هاوپشتێکی بەرفراوان لە نێوان هێزە مەدەنی و کۆمەڵایەتیەکاندا هەیە. واژۆکارانی بەیاننامەکە بە ئاماژەدان بە مێژووی خەباتی کوردستان، هاودەنگی و بەشداری یەکدەنگی لایەنەکانیان بە هۆکارێکی گرنگ بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی قۆناغی تێپەڕبوون لە ڕژیم زانی و داوایان لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا کردووە ڕۆڵی خۆیان لە ئەم قۆناغەدا بەهێزتر بکەن. هەروەها لە بەیاننامەکەدا جەختیان لەسەر گرنگی گفتوگۆ، پاراستنی بایەخەکانی مافی مرۆڤ و بەهێزکردنی دامەزراوە دیموکراسیەکان کردووە بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی ئازاد لە کوردستان. کۆبوونەوەی خەڵکی ئاودانان دژ بە جێگیرکردنی هێزەکانی ڕژیم لە ماڵی مامۆستایان.
بەپێی هەواڵی گەیشت و ژمارەیەک لە دانیشتوانی شاری ئاودانان دژ بە جێگیرکردنی هێزەکانی ڕژیم لە ماڵی مامۆستایان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، خەڵکی ئەو شارە بە کۆبوونەوە لە بەردەم لە دەوروبەری بینای مامۆستایان سەرەڕای ناڕزایەتی دژ بە جێگیرکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی لەو بینایە بە وتنەوەی دروشم دژ بە ڕژیم خوازیاری چۆڵکردنی ئەو بینایە بە مەبەستی پاراستنی گیانی هاوڵاتیان بوون. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی لە ناوچوونی پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان هێزەکانی ڕژیم بۆ قوتابخانەکان، مزگەوتەکان، زانکۆکان و هەروەها شوێنە گشتیەکانی دیکە ڕاگوێزراون و ژیانی خەڵکیان خستووەتە مەترسیەوە. بەرزبوونەوەی ئاستی زیانەکانی ڕژیم بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل. بەپێی دوایین هەواڵەکان، هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەوت دامەزراوە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری جیاوازی ئێران بووەتە هۆی بەرزبوونەوەی ئاستی زیانەکانی ڕژیم. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون لە ڕۆژانی ڕابردوودا، ژمارەیەک بنکە و ناوەندی سەربازی ڕژیم لە شارەکانی تاران، ئیسفەهان، یەزد، چابەهار و قشم بوون بە ئامانجی هێرشە هەواییەکانی ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژ بە دوای ڕۆژ ئاستی زیانەکانی کۆماری ئیسلامی بەشتر دەبێتەوە. هەروەها هێندێک ناوەند و دامەزراوە حکوومەتی لە ناوچەکانی زەنبی قاوای قۆم لە ئەنجامی ئەم هێرشانەدا بە تەواوی ڕخاون. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەک پێگەی موشکی و ناوەندی لوجستی سوپای پاسداران لەم هێرشانەدا کراونەتە ئامانج. هشداری ئەمنیەتی فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئەمریکا بە هاوڵاتیانی مەدەنی ئێران. بەپێی هەواڵی گەیشت و فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا هشدارێکی ئەمنی ئاراستەی شارومەندانی مەدەنی لە ئێران کردووە و ڕایگەیاندووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی ناوچە قەرەباڵغەکان بۆ چالاکیە سەربازیەکان گیانی خەڵکی مەدەنی دەخاتە مەترسیەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە سوپای پاسداران لە هێندێک شاری وەک دیسپول، ئیسفەهان و شیراز ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی و شوێنە قەرەباڵغەکانی کردووەتە شوێنی هاویشتنی موشکی بالستیکی و درۆنە ئینتحاریەکان. بەپێی ئەو بەیاننامەیە ئەم هەنگاوە دەکرێت ببێتە هۆی ئەوەی ناوچە مەدەنیەکان پێگەی پارێزراوی خۆیان لەدەست بدەن و بەپێی یاسا نێودەوڵەتیەکان ببنە ئامانجی ڕەوای سەربازی. شایانی باسە کە فەرماندەی سیندکام لەم بارەیەوە ڕاگەیاندووە کە ڕژیمی ئێران بە هێرشکردن بۆ وڵاتانی کەندا و بەکارهێنانی خەڵک وەک خەڵغانی مرۆیی نیشان دەدات کە هیچ بایەخێک بە گیانی مرۆڤەکان دانانێت و هەروەها هێزەکانی ئەرتەشی ئەمریکا داوایان لە شارومەندانی ئێران کردووە بۆ پاراستنی گیانیان لە ماڵەکانیان بمێننەوە و نزیکی شوێنە سەربازیەکان نەبنەوە. هەڵبژاردننی موجتەبا خامنەیی وەک ڕێبەری نوێ کۆماری ئیسلامی. بەپێی هەواڵی گەیشت و موجتەبا خامنەیی کوڕی عەلی خامنەیی وەک سێم ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران هەڵبژێردراوە. بەپێی راپۆرتەکان ناوبراو لەلایەن مەجلیسی خۆبرەگانی ڕژیمەوە وەک ڕێبەری سێمی ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵبژێردراوە و لە ڕۆژی ڕابردووەوە دەستی بەکار کردووە. جێگای ئاماژەیەکەوە کەسایەتیە جەنایەتکارە لە ساڵانی ڕابردوودا بەشداریکی زۆری لە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی بێتاوانی ئێران کردووە و بەشێکی دەسەڵاتی ڕژیمی بەدەستەوە بووە. دووە هەواڵمان سەبارەتە بە کوژرانی دوو کەسایەتی ناسراوی کۆماری ئیسلامی لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوودا. بەپێی هەواڵی گەیشت و لە ئەنجامی هێرشە هەواییەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر چەند پێگەیەکی سەربازی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا دوو کەسایەتی ناسراوی پەیوەندیدار بە ڕژیم گیانیان لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ یەکێک لە ئەو کەسانە ئەبولقاسم باباییان بووە کە وەکو سەرۆکی نوێ دەفتەری نظامی خامنەیی ناسراو بووە. بەپێی هەواڵەکان ناوبراو لە زمرەی ئەو کەسانە بوو کە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە پەیوەندیکی نزیکیان بە ناوەندی دەسەڵات لە ئێرانەوە هەبووە. لە هەمان کاتدا هەواڵەکان ئاماژە بە کوژرانی عەلی هاشمی جێگیری هاوڕێکخەری سوپای ساحب زەمان لە پارێزگای ئیسفەهان دەکەن کە لە ئەنجامی هەمان ئەو هێرشانەدا کوژراوە. بەپێی ئەو زانیاریانەیە بڵاو کراونەتەوە ئەم دوو کەسایەتیە لە ڕێزی ئەو بەرپرسانەدا بوون کە لە دامەزراوە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامیدا ڕۆڵێکی دیار و کاریگەریان هەبووە. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.